سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ گەلێک کەسی بە تایبەتی لە تارانسەر سوورماو کرد کاتێک وەڵامی ئەرێنیدا هەوڵی سەرۆکی فەڕەنسای ئێمانوێل ماکرۆن کە هێشتاش بەڕاستی دەرفەتی باشەیە لەم حەوتوانەیدا بێت لەگەڵ حەسەنی ڕۆحانی سەرۆکی ئێران کۆ ببنەوە. لە بەرچاوگرتنی ئەم بابەتە لە درەنگانی سەپتامبەر دەکرێت لە کۆبوونەوەی گشتی UN بێتە گۆڕێ. چوارشەمە پرسیار لە وەزیری بەرگری ئەمریکا کرا کە داخوا قەیرانەکانی ئەمریکا لەگەڵ ئێران تاو بووە. ئێمە لە هەوڵی کێشە لەگەڵ ئێران نین، دەمانوێت هەوڵەکانمان لە ڕووی دیپلۆماسیەوە بێت. سەرۆکوەزیری ژاپۆنیش شێنزۆ ئابێ کە لە سەردانی ئێرانە پێشنیازی کرد نێوبژینەوەی ئەمریکا و ئێرانێ بکات. وەزیری دەرەوەی ئێران جواز دەریفکتی و وڵاتەکەی نایەوێت گرژەکانی لەگەڵ ئەمریکا زەخت بکاتەوە، بەڵام ئەو قسانەشی کردن. پێمان وایە هەر وڵاتێک دەبێت مافی ئەوەی هەبێت بە پێی یاسای نێونەتەوەی خاوەن مافەکانی خۆی بێت. گرژەکان دوای ئەوە ڕوویاندا کە ترامپ پارەکە لە ڕێککەوتنی نێونەتەوەی هاتە دەر ئەوەی پێشی پرۆگرامی ناوچی ئێرانی گرت. لە بەرامبەردا گەمارۆکان لەسەر ئێران لابردرا، بەڵام پاشان گەمارۆی لەسەر زیاد کرا. کارناسی ڕێبازی دەرەوە دەڵێن ئێستا کاتێک بۆ جۆرە کۆبوونەوەیکی ئەمریکا و ئێرانە. کۆبوونەوەیەک دەبێت کە تەواو کارتێکردنی بەدوادا دەبێت. هەڵبەت ئەگەر ڕوو بدا، بەڵام کۆبوونەوەیەک نابێتە وتوێشکردن کە بە شێوەی پێویست کارێکی پڕگرفت و درێژخایەنە. بەڵام هەندێک کارناز لە دوای گرژەکان لە ئاوەکانی نێونەتەوەی لەمبارەوە گومانیان هەیە. بەڵام من پێم وایە پێویستە کاتێکی ئارام بەرفراوان بکرێت کە ئێرانیەکان کەشتی لە ئاوەکانی نێونەتەوەی ڕانەگرن. وای دابنین کە ئەمریکا گەمارۆکان چیتر زیاتر نەکات. هەندێک کارناسیش ئاماژە بە لێدوانی ڕوحانی دەکەن کە نایەوێت هەروە بەڕواڵەت کۆبێتەوە. پێم وایە ئێرانیەکان زۆر نیگەرانن کە تەنیا وێنەگرتنێک ڕەنگە لە بەرژەوەندی ترامپ دابێت، بەڵام ئەوە واناکات کە لایەنی ئەمریکا هەر جۆرەدان پێداگرتنێک ئەنجام بدات. هەندێک توێژێنەر دەڵێن ڕەنگە ڕێبەرانی ئێران لە کۆبوونەوەی لووتکەی ترامپ لەگەڵ ڕێبەری کوریای باکوور کیم یۆنگ ئۆن بۆ ئاکامە گەیشت بن کە نەیتوانی کێشەی درێژخایەن سەبارەت بە پرۆگرامەکانی ناوچی چارەسەر بکات یان هەوڵ بدات گەمارۆکانی نێونەتەوەی لابرێت.